بۆیە بێ بە وەفا بین بەرامبەر بەورەکانی خۆمان پێشینەکانی خۆمان عالم و زاناکانمان بەداخەوە ئەمڕۆ ڕۆژی بێوەفاییە ڕۆژی نمەک حرامیە خەڵکی بۆچی وای لێ هاتووە دوورە لەم ئیسلامە لە نازاری ئەم ئیسلامە لە ڕەوشتی بەرزی ئەم ئیسلامە کە هەمووی ئەخلاق و ڕەوشتە عەزیزان و خۆشەویستان بەداخەوە ئێمە چەندین زانای گەورەمان هەیە عولەمای کیبار و گەورەمان هەیە والله لە تەواوی ئیسلامیە عالمی ئیسلامیە مەولانا خالیل دروست نابێتەوە لە تەواوی عالمی ئیسلامیە جارێتر مەولەوی و ناری و مەحوێتە دروست نابێتەوە جارێتر بەڕاستی کاک ئەحمەدی سلێمانیتر دروست نابێتەوە شێخ معروفێکی نوێدی دروست نابێتەوە جارێکی تر وەکو زانایان و عالیفان و عارفان و خواناسان و بەخزمەتان لە بواری شریعەت و دین و تەبابەت و دکتۆریا مەشایخ هێورامان دروست نابێتەوە بەڵام حەیفە کوردن لەبەر ئەوە کوردن قەدر و حورمەتیانە ڕێزیان نییە خەڵکانێک ئەمڕۆ بە بێئەدەبی بێوەفایی فێرکراون بەرامبەر ئەو زانانە بەڕاستی بۆ ڕند و لە ڕووی جەنابتان قسەی ناشرین کەن لە جەریدە و لە پەیجەکانان بەرامبەریان بدوێن بەڵام سەیرەکەی شانازی بە عالمێکی بێگانەوەکە بە زانایەکی بێگانەوەکە بەڵام نازانێ مەولانا خالید ئیسلامی گەیاندە شەرق و غەرب بەڵام نازانێ مەشایخی هەورامان و بیارە چیان کردووە بۆ کورد بۆ کوردستان بۆ دین بۆ شریعەت ئەگەر ئەو زاتان نەبوونایە مەدرسەی بیارە نەبووایە ئەمڕۆ کوردستانی من تۆ شیعە بوو یا دوور لە دینە بوون مەدرسە و خانەقای بیارە نمەک حرامیە بەڕاستی ئینسان بێوەفا بێ بەرامبەری بەڕاستی حەیفە و جێی عار و عەیبە کابرا هەستێک لەبەر خاتی کەسێ مەسەلەی عشتێک بنەماڵەیەک کۆمەڵێ زانای گەورە ناشرین کە لەسەری بدوێ و قسەی بێئەدەبانە بەرامبەریان کە ئازان و خۆشەویستان والله لەوەتەی ئێمە هەین و کورد هەن زاتێکی وەکو بەڕاستی شێخ عوسمانی بیارە سیراجدینی دووەم کە ئیسەر لە ئەستەمبوڵە نەبووە کاکە ئەوانەی کە سەردانی ئەوروپایان کردووە چون بۆ ئەوروپا کە چوونەتە ماڵی ئەو زادە بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ ماوەتەوە با ئەوان باسی کەن کە چۆن نانی داوە بەو خەڵکە چۆن خزمەتی بەو خەڵکە کردووە داوای دەنگدانی لەو خەڵکە نەکردووە داوای پارەی لەو خەڵکە نەکردووە داوای تەئیدی لەو خەڵکە نەکردووە داوای نوێژ و عیبادەتی لەو خەڵکە نەکردووە خەڵکێک بووە شیوعی بووە عەلمانی بووە بێدین بووە لەوێ نانی خواردووە ساعەتی کردووە ڕۆیشتووە ئەگەر ئەو زاتە نەبووە بەڕاستی لایە لەم کوردەکە چوو بۆ ئەوروپا ناموس و عیزەتی خۆی دائەنا والله جارێکیان لەگەڵ پیاوێکی هەلە مزگەوتا چوینە دوکانە ڕسمی و زاتەی هەڵواسی بوو وتم ڕسمە بۆ هەڵواسیوە وتی بۆ پێ ناخۆش ناڵە بۆ پێم ناخۆش بەڵام حەزەکەم بزانم بۆ هەڵواسیوە وتی ئەو زاتە ئەگەر لە ئەستەمبوڵا نەبوایە و تەکیە و خانەقای ئەو نەبوایە لایە لەم میلەتە ئەخلاق و ناموسی خۆی دائەنا خانەقای ئەو زاتە بوو کراوە بوو سفرەی ڕاخستە بوو نان و ساعەتی خوارد بێ ئەوەی کەوا بە یەکێ بڵێت مادەم هەلی عەقیدەنێت ئەهلی دینیت مەیرە ئەم خانەقاوە ئەمانە متخەلیقن بە ئەخلاقی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نان و ئاو ئیسراعەتی لەخۆیان تێکدا بوو لەبەر خاتری خوا بۆ ئەو خەڵکە عەزیزانە بێ وەفامان هەیە بەرامبەر گەورەکانی خوان پیاوێک و ماوەسە مەلاکەریم و دەڕیس حەیفە کوردە والله کورد نەبووایە ئەمڕۆ لە عالەمی ئیسلامیە مجتەهیدێکی گەورە بوو کە ئەوی بەڕاستی سەدەقەی جاری مەشایخ هێورامانە داخەکەم بەڕاستی ئێمەی میلەتی کورد وەفامان نییە بەرامبەر گەورەکانی خۆمان بەرامبەر زاناکانی خۆمان و ئەگەر ئەو زانانە نەبوونایە والله وبالله ئێمە ئەمڕۆ ئەم ئیسلامە جوانەمان وەرنەیەگرت بەڵام بەداخەوە ئەمڕۆ بێوەفایی ڕووی کردە موجتەمەعی ئیسلامی کۆمەلگای ئیسلامی بۆیە پێویستە وەفا پیشەمان بێ ئەخلاقمان بێ نەرێتمان بێ تاجی سەرمان بێ ئەگەر وا نەبین بە وەفا نەبین بەرامبەر بە باوک و دایکمان و وڵات و نیشتیمان و گەورەکانی خۆمان دڵنیا بە بەدبەختی دنیا و قیامەتە بین خوا لە مولایەکمان خۆش بێ